ئەمە بەستەش دکتۆر ئەرکان منوچەرم لەگەڵایە کە پسپۆڕە لە بواری گۆشتاوە هەروەها قسەی لەگەڵاکەین لەسەر ئەوەی ئەو خواردنە لە قوتونراوانە مەرجە لە شوێیە بنوە تا چەند خەڵک هۆشیار بێت چ جۆرە خواردنێکی لە قوتونراو بنێ. کاک دکتۆر ئەرکان ئەگەر بێتە ئێرە پێمان بڵیت سەرەتا بەخێربی ئەو جۆرە خواردنانی لە بازاڕە هەن لە قوتونراون تا چەند هەڵگرتنەکەی کە ئەوەی متابعەت کرد بێت تەندروستە. وڵێ بەناوی خۆی بەخشدە و میهرەبان سڵاو و جەناب و تەواوی بینەرانی بەڕێز دیارە خواردنی لە قوتونراو سەرەتا ئاماژە بێ بەوە بکەین کە هەر لەوە سەرەتایی مرۆڤ کە ژیاوە و لە دێر زەمانەوە کە خواردنێکی زیایی هەبوو بێ هەوڵی ژەمە خۆراکێکی لێ زیاو بێ هەوڵیاوە کە بۆ ژەمێکی تر یاخود بۆ ماوەیەکی درێژخایەن بیپارێزێت. لەم ڕۆوە چەندین ڕێگەی داهێناوە بۆ ئەوەی خواردنەکانی خۆی پارێزێ. یەک لەو ڕێگانە بریتە لە ڕێگەی بەستن ڕێگەی سوێرکردن ڕێگەی دووکەڵ یاخود تازەترین بڵێ ئەوەی کە زانست پێگەشتەوە بریتە لە ڕێگەی لە قوتونان ئەوەی کە پێوتری معەلەب. خواردنی معەلەب خواردنیەکە کۆمەڵێک ئیجابیاتی هەیە خۆت وڵی کۆمەڵی باشە هەیە و کۆمەڵی خراپە هەیە. لە باشەکانی ئەوەیە کە ئەم خواردنە زۆرترین بەهای خۆراکی نافەوتێ بۆ ڕێگەی معەلەبەوە و هەروەها شێوازێکی بۆ زۆرترین ماوە توانین هەڵی بگرین کە بریتە لە ماوەی ساڵێ بۆ خودت یاخود 5 ساڵ. ئێمە کۆمەڵێک مەرجمان هەیە بۆ خواردنی لە قوتونراو کە بریتە لە چۆنێتی ئامادەکردنی و چۆنێتی هەڵگرتنی. لە چۆنێتی ئامادەکردنیە زیاتر کۆمپانیەکان ئەمە پێی هەڵەسن و ئەو شێوازانی کە بەکتریا و مادە مشەخۆرەکان لەناو ئەم خۆراکە ناهێڵڕێ و چۆن هەوا لە خۆراکەکە ئەبڕێ چکە هەر خواردنێک معەلەب یاخود هەر خۆراکی تر هەوای تیا بێ یا کارایەکی یاریدەدەرە بۆ گەشەی بەکتریا و مایکرۆ ئۆرگانیزمەکان کە گەشەی تیاکە. خواردنی معەلەب بڵێ مادەیەکی هەستیارە و خۆراک شێتە ناو هەناوی مرۆڤەوە و زۆرینەی نەخۆشیەکان کە ئەگۆزارێنەوە بۆ مرۆڤ لە ڕێگەی ژەهرایی بوونەوە لە ڕێگەی معەلەبەوەیە. ئامارێکم خوێنەوە کاڵێ ساڵانە 300 میلیۆن کەس لە ئەمریکا بەهۆی ژەهرایی بوونەوە داخلی نەخۆشخانەکان ئەکرێن لە ڕێگەی ژەهرایی بوون بە خۆراکەوە. خواردنی معەلەب سەرچاوەیەکی سەرەکی توشبوون بە ژەهرایی بوون بە تایبەتی ژەهری بەکتریای کلۆستریدیا کە لە ڕێگەی معەلەبەوە توشمانە بێ. ئەمانە بۆچی توشمانە بێ؟ لە ڕێگەی خراپبوون و فاسدبوونی ئەو معەلەب. خراپبوونە بەچی دووچارێ بێتەوە؟ ئایا خراپ هەڵ ئەگیرێ لەلایەن دوکاندار و مارکێتەکانەوە یاخود ئەو هاوڵاتی ئەیکڕێ نازانێ بەکاری؟ بەڵێ چۆنێتی هەڵگرتن و گواستنەوە مەرجی یەکەمی خواردنی معەلەبە خواردنی لە قوتونراوە. یەکەم مەرجی سەرەکی باسمان کرد چۆنێتی ئامادەکردنێتی بێ کۆمپانیاکە کۆمپانیایکی ستاندەر و پرۆفیشناڵ بێ و ئەو خۆراکی ئامادەیەکە لە ڕێگەی کۆمەڵێک ڕێگای کیمیایی و فیزیاییمان هەیە کە تۆ چۆن پستانە خەیتە سەر ئەم خۆراکە وەکو چۆن پلەی گەرمیەکەی گەیتە ئاستی 120 پلە و بەکتریاکانی تیا ئاکوژێ. کۆمەڵی مەرجمان هەیە کە بسادەتر قسە بکەین چۆن هاوڵاتیەک بتوانێت لە قوتونراوێ بکڕێ و ڕۆشنبیریەکی هەبێ ئەم ڕۆشنبیری وای لێ بکات سەلامەت بێ و لە نەخۆشیێ ژەهرایی بوونیەکان. یەکەم ئەوەیە هیچ معەلەبێک نەکڕیت هیچ خواردنێک لە قوتونراو نەکریت کە بەرواری لەسەر نەبێ و یاخود بەروارەکەی بەروارێکی فیک بێ یاخود بڵێ ساختە بێ بتوانرێ لێک بکرێتەوە و پێوە بکرێت. هەر خواردنێک ماوەی بەسەرچوونی تێپەڕی بوو نابێ بە هیچ شێوە بەکار بهێنرێ چکە لە ماوەی بەسەرچوونیا بەکتریا و میکرۆبەکان گەشەی تیاکەن. هەندێک خۆراکمان هەیە لە قوتونراومان هەیە ئەمانە بەروارەکەی تازەیە بەڵام زروفی هەڵگرتن و گواستنەوەی بە شێوەیەکی ناتەندروست بووە. ئێمە کۆمەڵێک بە هەژ نیشانە بڵێ نیشانەمان کردووە. هەژ نیشانە هەیە کە بەکارهێنەر بزانێت کام خۆراکە خراپە. یەکەم باس لە نیشانە فیزیایەکان بە خێرایی هەر نیشانەکە هەردوو سەری خواردنی لە قوتونراو یاخود ئاوساوە بۆ دەرەوە یاخود شۆت قوپاوە بۆ ناوەوە. ئەگەر خواردنێکی لە قوتونراو بەم شێوە بێ ئەوە لە ئەنجامی خراپبوون و کۆبوونەوەی گازە بەو شێوەیە خۆراکە خراپ بووە. نیشانەی دووەممان تێکڕای قوتووەکە مادەکەی کە تەنەکەیە لیکی کرد بێ ئەکو بڵێ لێدەرچوونی هەبێ واتای ئەوەی کە زەختێکی زۆر هەبوو قوتووەکە تەقیوە کە تەقیوە خراپ بووە یاخود ژەنگی کردووە لە ڕتوبە هەڵگیراوە ئەم تەنەکە کوون بووە کە کوون بوو هەوا چۆتە ناو کونێکی بچووکیش بێت هەوا چۆتە ناو خواردنەکەەوە هەر هەوایە بچێتە ناو خۆراکەوە ئەو خۆراکە خەسارە بێ ئەم قسەیە بوو هێلکەش ڕاستە هەر هێلکەیەک شکاو بێ ئەوە هەوای بەرکەوتۆ ناوێ بەکاری بێنرێ. نیشانەیەکی ترمان هەیە بریتە لە گۆڕینی بۆنی
مادە خۆراکە کە ئەبێ بە ئەسید یاخود ترش ئەمە نیشانەیەکی زەرورە. دکتۆر ئەگەر بێت و هاوڵاتیەک ئەم مەرجانیتیانە بێت ئەم مەرجانیتیا بێت و بیکڕێ لە ماڵەوە چۆن بەکاری بێنێ بەس بە کورتی پێم بە کورتی سەرەتا بێ وەگوتمان کە هەڵی ئەبچری ئەگە خۆراکێک دەرپەڕی ئەوەش نیشانەی گرنگە ئەو یعنی خۆراکە فاسید بوو خراپ بووە هەوڵ بدرێ یەکێ لەو شتانی کە زۆر سایدیفکتی خواردنی لە قوتونراوە بریتێ لە بوونی خوێیەکی زۆر یاخود ئاوەکەی زۆر هەڵ بدرێ ئەگەر ئەو خواردنانی سوێرن چەندجارێک پشۆرێتەوە بۆی خوێەکەی لێ بکرێتەوە و هەوڵ بدرێ ئاوی ئەو ئاوەی کە لە ناو خواردنی لە قوتونراوە بوون منە ڕۆنەکەیتی هەوڵ بدرێ ئەوە بەکار نەهێنرێ هەوڵ بدرێ مادە وشکەکەی بەکار بهێنرێ ئەو کاتە تەندروستە بێ و زائیدەن ئەو ڕێنمانەی ترکە باسمان کرد. سپاس بۆ دکتۆر ئەرکان مەنوچەر هەڵبەتە بەڕێزیان باسییان لەوە کرد کە چۆن هاوڵاتی هۆشیار بێ ئەو خواردنە لە قوتونراوە بکڕێت کە ئەمە بۆ خەڵک گرنگە هۆشیاریشی لابێ و لیژنەکانیش بەردەوامە و لیژنە تەندروستیانی هەن لە ناو شارەکانە بڵێن بە تایبەت لە پارێزگای سلێمانیا ئەگەڕێن سەردانی